باڵا خۆشەویستان لە گزنگێکی نوێدا هاتینەوە خزمەتان لە هەر جێگایەک هەر کەسێک خزمەت بە بنێکدار یان بنێک جای ئەم کوردستانە بکات ئێمەش پێویستە خزمەتێک بە ئەو بکەین لە هەر جێگایەک کەسێک بتوانێت خزمەتێک بە ئەندامانی ئەم وڵاتە بکات بە هاوڵاتیانی ئەم وڵاتە بکات ئێمەش پێمان خۆشە خزمەتێک بە ئەو بکەین و لە هەمان کاتا زانیاریەکانی ئەو بهێنینە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست گزنگی ئەم جارەیان بۆ پێنجێنە لە پێنجێن ئەچینە لای ژنێک کە ئەویش سەمیرە خانە لە بواری گژوگیادا و لە هەمان کادا چارەسەری نەخۆشینەکانی ژنان دەکات بە یەکەوە هیوادارین لە زانیاریەکانی ئەو و لە دەرمانی گژوگیاکانی ئەم کوردستانە خۆشەویستە سودمەند ببین. خۆشەویستان وەک گوتمان سەمیرە خان ساڵانێکە لە بواری ژنانە کارەکات لە بواری زۆربەی دەرمانە کوردەوارەکانە بەڵام بە تایبەتی لە بواری ژنانە بۆی حەزمان کرد بەرنامەی ئەمجارە گزنگی ئەمجارە تایبەت بکەین بە نەخۆشینەکانی ژنان و ئەو نەخۆشینانەی بە زۆری لەم کاتەدا ژن بەدەستیەوە ئەناڵێنن بزانین چین ئاماژە بە هەندێک لەوانە بکات ئەم کات باش هەموو کاتێک باش بەخێر بێن سەر چاو عەزێتان کێشە یاخوا بەخێر بێن سەلامەتی زۆر سپاس سەمیرە خان وەک ئاماژەمان پێ کرد نەخۆشینەکانی ژنان ئێستا زۆر بوون بە تایبەتی یعنی هەندێک دیاردە هەیە کە زۆر ژنان بەدەستی ئەناڵن بە پێی ئامارەکان وەک دیارە زیاتر نەخۆشی کیسە و نەخۆشی لە بارچوونە وایە لێرە لە کۆمەڵگەی ئێمە ژنان زۆر ئەناڵێن بەدەست تەکەیوس و کیسەوە مناڵ لە بارچوون باز لە هینکەم لە تەکەیوس و کیس کە خەڵک وا ئەزانێ تەکەیوس و کیس یەک شتە بە یەک شت نییە تەکەیوس هێلکەی وردە گەرا چۆنەڵی گەرا هێلکەی وردە کۆ ئەبێتەوە لە ناو هێلکەدانە زەعیفن ئەو هێلکانە ئەوەش عادە دوا ئەخا بڵێ سوڕی مانگانیان دوا ئەخات ئەگەر شووی کردبێت تۆزێ بۆ مناڵبوون سەختە بەڵام ئەگەر هێلکەیەکی باشی دابەزێ ببێ بەرسک ئیتر ئەوە ئەو هێلکان ئەو هێلکە کیسە بچووکانەی ئەفەوتێ بڵێ وەکو توێکڵی هێلکەی لێ لە ناو هێلکەدانە ئەمە پێڵەن تەکەیوس بەڵێ وەکی کیسی وردور توێکڵی هێلکەکانە ئەپوکێتەوە هێلکەکان بە بچووکی دەرەچن گەرایەکی بچووکن زیان ناکەن گەشە ناکەن لە ناو هێلکەدانە کۆ ئەبنەوە ئەمە تەکەیوسە کیسیش زۆر نەوعمان هەیە کیسمان هەیە خوێنە کیسمان هەیە ئاوە لەسەر بۆری هێلکەدان دروستە بێ لە ناو ڕەحما دروستە بێ لەسەر ڕەحما دروستە بێ ئەمەش سوڕی مانگانە دوا ئەخا مناڵ دوا ئەخات ئەم کێشەیە زۆرە لە ناو ژنانە ئەویش چارەسەری دەرمانی سروشتی هەیە بەڵێ زۆربەی هۆکاری دروستبوونەکانی بکەین سەمیرە خان هۆکاری دروستبوونەکانی بە زۆری قەلەقی و خەمۆکی ئەمە دەوری زۆرە کێشیش دەوری هەیە بڵێ یەکێک لە پڕێکە کێشی زیادەکە ئەمە کیس دروست دەکات یەکێ نا هەر خۆی لە بنەڕەتەوە بە کێشی زیابێ ئەوانە زۆر بەکەمیە بەڵام ئەوانەی کە لە پڕێکا کێشیان زیاکە قەڵەوە بن ئەوانە کیس دروست دەکەن مووی ڕق دروست دەکەن ئەنجا ژینگەمان زۆر پیسە بەڕاستی چەند ساڵێکەوەی لێ هاتووە خواردنمان
صحی نییە نە ئاومان صحیە نە خواردنمان صحیە ئەوە معدەنیەکانیش بەڕاستی صحی نین ئەمانە هەمووی هۆکارن بۆ کیس دروست بوون بۆ دواکەوتنی سوڕی مانگانە قەلەقی ئەمانە دەوریان زۆرە لە لای ئێمە کۆمەڵگەی ئێمەیە بڵین وەک ئاماژەت پێ کرد ئەوانە لە سۆنەرا دەرەکەون بەس پێش سۆنەر ئەو ژنە بڵین یان ئەو کچە هەست بە چ ئازارێکە کە ئازارەکەی چۆنە هەتاوە بەسکە نیشانەکانی چۆنن نیشانەکانی لە کاتی سوڕی مانگانەیە ئازارێکی زۆریان هەیە لە بەرموسەڵان و لە پشتە خوێنێکی کەمە بینن خوێنیان زۆر نییە یان بەعزە کیسێکمان هەیە خوێنەکەی زۆر وەکو نەزیف وایە خوێنێکی گەش و جوانە ئەمانە نیشانەیە بۆی ئەنجا قەڵەوبوونەکە نیشانەیە بۆی مووی زیادە نیشانەیە بۆی ئەمە کە بزانی کیسە هەیە ئەو کەسانە بەوە دیارە پێشەوەی بچیت سەردانی پزیشکیت و سۆنەر بکەیت خۆ دەم حاڵەتانە تیاابێ ئیتر ئەزانی کیست هەیە چارەسەریشی ئاسانە ئیشەڵڵا بعد بە دەرمانی گیایی مەرجن یعنی ئەو کیسانە بە زۆری هەندێک جار بڵێن سەرەتا دکتۆر هەندێک عیلاج دەدات بەڵام دواتر ئەبێ عملیات بکرێن مەرجە هەموو ئەو کیسانە عملیات بکرێن یان نەشتەرگەری نا پێویست ناکە زۆربەی مەگەر بەس کیسێ هەیە چکولێتی پێ ئەڵێن ئەوە تۆزێ سەختە ئەوە پێویستی بە نازور بێت بەڵام کیسەکانی تر زۆرجار لەگەڵ سوڕی مانگانەیە تەقنویە نەخوارەوە لەگەڵ سکردنە ئەتەقنویە نەخوارەوە بڵێ نامێنێ ئەپوکێتەوە نەشتەرگەری زۆرجار نەزاحەتی نییە ئێمە خۆمان ئافرەتین لە ئافرەتمان بیستۆ کە نەشتەرگەری بۆ کراوەیان نازوری بۆ کراوە هەم دیست دروستی کردوتەوە هۆکاری دروستکردنەوەکەشی هەمووی قەلەقی ئینسان خۆەتی هۆرمۆنی تێگەچێت چارەسەرێکی وەها نییە بەوە بە عیلاجە فەوتێ ئیتر بۆچی نەشتەرگەریکەن چەند جارێ ئافرەت خۆی خستۆتە بەر نەشتەرگەری و هیچ دروستیشی کردوتەوە عینەن مانگ پێویست بە نەشتەرگەری ناکات وەکو دەرمانی گژوگیا چۆن ئەتوانێت چارەسەری بکات دەرمانی گژوگیامان زۆر دەرمان و گژوگیای چاکمان هەیە بۆ نمونە گەڵای گیای مریەمیە گیای مریەمیە زۆر باشە بۆ کیس و تەکەیوس بۆ ئەمانە باشە بڵێ ئەتوانێت ئەو کەسە 3 مانگ بەردەوام بێ لەسەری لە ڕۆژێکە بتوانێت 2 کوب 3 کوب بخوات وەکو چا بیکاتە کەوچکە کاتە ناو پەرداخێکەوە و ئاوی گرمیکا بەسەرە نیو کاژمێر سەری داپۆشێ پێش ژەمەکان نیو کاژمێر پێش ژەمەکان بیخواتەوە زۆر ئیسفادەی هەیە هەم هۆرمۆنیش ڕێگە خاتەوە هەم سوڕی مانگانەکەشیان چاگەکات گیای مریەمیە زۆر باشە گوڵەبەیبوون باشە بڵێ هەیە لای عەتارەکان هەیە و ئێستا ئێمەشتمان کەم لێرە لە بەردەستایە شوێنمان خۆ دەزانی نۆڕینگەکەمان جیایە لێران نییە ئەمە ئێستا کارەکەمان هێناوەتە ئێرە هاوینان لێرەین زستانان لە سلێمانین لەبەرەوە شتەکانمان لەوێ ئێستا لە بەردەستمان نییە من بڵێم ئەوەیە بەڵام لە عەتارەکان هەیە گیایەکە وەکو نەعنا و پۆنگە وایە شکڵی هەر بڵێ گیای مریەمیە ئیتر هەموویان نەزانن ئەگەر بتێ بۆ نمونە کەسێک خۆی لە گونداژی لە باخەکە یان لە دەشت شێوەی نەعنایتیایە بەس بۆنی وەکو نەعنانیە وەگەو تیژ نییە بۆنی خۆش بێ شێوەی پۆنگە و نەعنایتیایە ئەگەر لە عەتارەکانیش بیکڕن ئەوە بڵێن گیای مریەمیە بەس تکام وایە ئاگادار بن لە گیاکڕینی سروشتی کۆن نەبێ لەبەرەوەی ئەگەر کۆن بێ ئەو گیایە بەکتریا دروستەکە زەرەر زیاترەیەت لەوەی کە قانزاجی هەبێ ئەو گیایە ئەگەر تازە بێ ڕەنگێکی ڕەونەقداری جوانی هەیە بۆنی تازەیە دیارە هەر لە دوورەوە بۆنیە بەڵام ئەگەر کۆن ببێ ڕەنگی سەوزەکەی تێک ئەچێ بۆنیشی نییە بۆنەکەی نامێنێ بەوەیە بزانن کە ئەو گیایە تازەیە ئەو دەرمانە سروشتیەیان کۆنە بەو بۆن و ڕەونەقە جوانەیە ئەزانن کە تازەیە ئەمە سەبارەت بە کیز بوو هەندێ نەخۆشی تر هەیە بابێنە سەر وەک ئاماژەمان پێ کرد لە بارچوون یعنی ئەم ساڵانە لە بارچوونی مناڵ بە تایبەتی ئەوەنەی من ئاگادار بم ئەم ساڵ و پار زۆر بووە ئەوانە هۆکاری بۆ چێگەڕێتەوە هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە وتمان ژینگە دەوری هەیە خواردنەکان دەوری هەیە
ئەبێ خواردنی سەحی بخوا ئەو کەسە کە سکی هەیە بیدایەتی سکەکەیەتی سەوزە میوە بەڵام دوورکەوێتەوە لە خواردنی بیدایەتی سکەکەی لە کاهوو کەرەوز و معدەنووس تا چەند مانگ هەتا 3 مانگی ئیتر دوای ئەوە ئەگەر بیشی خوا بە ڕێژەیەکی کەم بیخوا لەبەرەوەی کاهوو ڕەحمەکاتەوە نزیکی مناڵبوون بخورێت باشە ئەو کاتانەی کە کۆتایی مناڵبوونە ئەمانە خۆی لەمە بگرێتەوە لە تونی لە ترشی لە داو دەرمان ئەبێ خۆی بپارێزێت لەم جۆرە خواردنانە لە معلەبات لە ماسی تونە ئەو شتانی کە لە ناو بەڵێ خواردنەکانی کە لە قوتووان ئەمانە بە هیچ شێوەیەک نەخوات ئەنجا کاهوو نەخوا سەوزە و میوەی باش بخوات ئەمانە بخوا بادام بخوا گازۆ بندق ئەمانە ئیسفادەی هەیە هەموو فۆلیک ئەسیدەکانی تیا زۆر باشە بۆ ئافرەت کە مناڵی لە بار نەچێ نابێت زۆر خۆی ماندووکە نابێت کەم بخەوێ زۆر ئافرەت هەیە ئێستا بە ئەنتەرنێتەوە مەشغوڵە تا دەمە بەیانی ناخەوێ ئەو بەڵێ زەرەری هەیە ئەنجا گەشەی مناڵەشە وەستێنێ ئەنجا هۆکارێکمان هەیە خوێنخەزبوونەوە خوێنخەزبوونەوە زۆر لە ئافرەتانە هەیە و پێی نازانێ ئەبێتە هۆی لەباربردنی مناڵ جا لەبەرەوە خواردنەکان سەحی بێ ئیشەڵا زەرەری لێ نایە ئەو کەسە مناڵی لەبارچێ خۆراکی دەوری زۆرە بەڵێ دەوری زۆرە بەس هەیە هەر بۆ ماوەیی چۆنەڵی وراثیە هەیەتی بەڵام ئەو جۆرە خواردنانە باشە میوە بە زۆری هەنار و پرتەقاڵ و ئەم میوانە زۆر باشن ترێش و تی ئەبێ ئاویش زۆر بخۆن چونکە ئاویش لە جەستەیان کەمەکە ئەو ئافرەتانە کە سەرەتایی دووگیانیانە مانون کەسێکی شەکەتن هۆرمۆنەکان تێک ئەچێ لە شوێنی خۆی نامێنێ و هۆرمۆنانە جا بێ زۆر ئاگای لە خواردنی بێ لە هەڵس و کەوتی بێ لە ناو ماڵە مریشکی ئێستا با بڵێن ماسی مریشک هێلکەی کە لە دەرەوە بۆمانێت هێلکەی داواجین با بڵێن ئەمانە وابزان بە زۆری هۆرمۆنیان ئەدرێتێ هەر وایە پرۆتینی باشیان ئەیرێتێ وایە ئەمانەش با سەرەتای دووگیانی ئەگەر ئەش خوات ئێستا مریشک لە دەواجنەکان لە دوکانەکان کە ئەیکڕن ڕاستەوخۆ سەر نەبڕێ هیچ نەبێ هەفتەیە خۆت بەخێوی کە لە ماڵەوە با ئەو هەموو پرۆتینە دەرچیە لە ناو جەستەیانە چونکە وەکو بیستومانە حەبی مەنعیانێنێ حەبی مەنعیش هەمووی خۆتە زانێ ڕێگریە لە مناڵ نابێ بەکاری بهێنێ ماوەیەک بوەستێ لەو خواردنانەوە خۆ زۆربەی ئافرەتیش خۆی هەر ئەو شتانەی لە بەرچاوەکەوێ مریشک وشت ئەبێ ماسی ئەگەر خواردیشی سەرەتای دووگیانی زۆر نەیخوا هەفتەی جارێک خواردی زیاتر نەخوا هەیە بێزووەکات زەرەری هەیە لە بیدایەتی سکە لە دوایی قەی ناکە چەندێکە خوا بخوا بەڵام ئەو 3 مانگە زۆر هەستیارە ئەبێ ئاگادار بێ هێلکەش بەخوا ئیتر هێلکەی نازانم مریشکێ لە ماڵی خۆتا هێلکە نەکات هەمووی پیسە چەندەها جار بینی ومانەکە فڕێراون لەو ناودەوازنانە جوچکەیان تیا بووە خۆیان جوچکەیان دروست کردووە ئەبێ ئاگادار بن لە سەرەتای دووگیانیە هێلکە و ماسی تونا بە زۆری ئەمەی لە قوتۆکانە ئەمانە بەکار نەهێنن نەیخۆن لیمۆ بیبەری تون ئەم خواردنانە نابێت لە سەرەتای دووگیانیا بخورێ دەست خۆش بێ لێنە سەر شتێکی تر ژنان زۆر بەدەست پەڵەوە ئەناڵێن ئیتروا بەرە و هاوینیش دەچین گەرمەوە پەڵەوە پەڵەی جار بەبوونەی مناڵبوونەوە دروستە بێ بەڵێ جاریش بەبوونەی هەتا وایە ڕاستە وایە بەهۆی دروستبوونی بۆ مناڵبوون ئەگەر سەرەتا باسی ئەوە بکەین هۆکاری چیە زیاتر هۆکاری ئەوەیە هۆرمۆنەکان تێگەچن هۆرمۆنەکان لە شوێنی خۆی نامێنێ پێز وشکە بێتەوە ئەبێ ئەو کەسە ئاو زۆر بخوا ئەنجا دژەخۆری تایبەتمان هەیە ئێستا ئەچن لە کەمالیاتەکان دژەخۆرەکڕن نازان ئەبێ تۆ لە دەرمانخانەیە بکڕێ کە پێت بڵێ پێستەکە چۆنە بۆ بەرگری چونکە وەکو مەقەویەک وایە ئەیاتێ ئێستا من پێستم وشک بێ معقول نییە بچم دژەخۆرێکی چەور بکڕم مە زەرەر لە پێستمەیە جا مرۆڤ خۆی بپارێزێ لە هەتاو لە وشکبوونەوەی پێزەویش بە چییە ئەبێ خواردنە تەڕەکان بخوات ئاو خواردنی زۆر شیر ئەم شتانە کە ئاویان تایە شووتی ئەمانە بخوا بەڵێ هەر دروستیەکە پەڵە بەڵام ئەبێ خۆشی
هەوڵباز زۆر تەشەنە نەسەنێ خۆ زۆربەی پەڵەش کە دروستە بێ هۆرمۆن تێگەچێ خۆی لە دوای مناڵبوون لا ئەچێت بەس زۆر جار ئافرەتەکە کەم خوێنی دەوری هەیە پەڵە دروستەکات تۆخیەکاتەوە سووڕی مانگانەی خراپە ئەوەش پەڵە دروستەکاتەوە تۆخیەکاتەوە قۆڵۆن هەر پەڵە دروستەکە و تۆخیەکاتەوە ئەمانە هەمووی هۆکارن بۆ پەڵە. یەکی تر لە نەخۆشینەکانی ژنان قاچ ئێشەیە قاچ ئێشە و پشت ئێشە ئەمە ژن زۆر بەدەستیەوە ئەناڵێنێن هۆکارەکەی چی ئەوانە بۆ چێگەڕێتەوە قاچ ئێشە و پشت ئێشە وەڵاهی خۆی لە ڕاستیە ئێمەی کورد نازانین بخەوین بەڕاستی لە جێگەکانمانە نازانین بخەوین یعنی جێگەیەکی وەها داخین سەحی نییە ئێستا تۆ کاتێک ئیسراحەتەکەی هەم بۆ پشتە هەم بۆ قاچە کە پاڵ ئەکەوی سەرینێ بخەرە ژێر ڕانتەوە ژێر قاچتەوە هەم پشتی تەختە بێ ئەو فەقەرات وشتە هەمووی تەختە بێ جوان ناچەمێتەوە بە زۆربەی چەمانەوەیە لە خەو زۆر زەرورە بۆ پژێشە و قاچێشە کە بزانی جوان بڵێ لە ڕێگەیەکی سروشتیەوە وەکو تۆبیش ئەبێ تۆ کە خەوتی زۆر سەرینەکەت بەرز نەبێ زۆر نزم نەبێ هاوشانی شانت بێ ئەنجا شتێکیش سەرینێکیش ئاوە ئەمە سەرینە ئاوە لەژێر قاچتا بێ لەبەرەوەی قاچ ئێشەکە و هەم خوێنەکە بە جوانی هاتو چۆکە هەم پشت ئێشەکە شێ نامێنێ ئەنجا ئافرەتی ئێمەش بەڕاستی زۆر خۆیان ماندووەکەن ئەو ماندوێتیش دەوری هەیە لە کاتی جارێکە سووڕی مانگانەیان ئافرەت ئیتر خۆی ئەکوژێ ئەڵێ خۆ من سکم نییە لە سووڕی مانگانەیان با دەست بەمە ئەوە بکەم فرسەتە زۆر غەڵەتە لەبەر ڕەحم دائەبەزی مناڵان دائەبەزی ئەکرێتەوە لەو کاتا زۆر ناسکە ئافرەتی ئێمە هۆکاری پشت ئێشە و قاچ ئێشەی بە زۆری هەیە و عەجوولیەتی کە عەجوولە لە کاتی سووڕی مانگانە هەڵسوکەوت زۆرەکە دەسێهاتە شت ئیسراحەت ناکا لەسەری پشت ئێشە و قاچ ئێشەی ئێمە بە زۆری ئەوانێت تووشی فەقەرات و ئینزیلاقیەکە ئەنجا زۆر جاژی ئیلتیهاب کیست ئەمانش قاچ و پشتە زۆر ئێشەیە ئەمانش دەوریانەیە بۆ ئەو قاچ ئێشە و پشت ئێشەیە. ڕۆماتیزمە چی؟ ڕۆماتیزمەش بەڵێ قاچە ئێشەیە بەڵام ڕۆماتیزمە بە زۆری لە سەرماوە وەریەگری زۆربەی ڕۆماتیزمە کە ئەچێتە خوێنەوە لە سەرماوەیە دەستکردنە ئاوی زۆر خۆیان بە سەرما لە کاتی زستانە جلوبەرگێکی وەهایان لە بەرانیە خۆیان تەڕەکەن هاوینە ماڵ ئەشۆن خۆیان تەڕەکەن یەنە بەر سپلێت و موبەڕیدا ئەمە هەمووی تەشەنوجەکە ئەنجا وردەوردایکە بە ڕۆماتیزمە لە خوێنە ڕۆماتیزمە هۆکارەکەی ئەوەیە خۆ نەپاراستنە لە سەرما. دەست خۆش بێخۆ سەمیرە خان ئەگەر لەسەر بڵێن هەندێک ژن هەیە درەنگ سکەکە یان درەنگ مناڵی ئەبێ یعنی هەمیشە وێڵن زۆر ژن وێڵە بە شوێن دەرمانێکە بە شوێن چارەسەرێکە تا چەند توانیتە لەسەر ئەوانە بوەستیان؟ بەڵێ زۆر ژنمان هەیە بڵێ دوا ئەکەوێستکی زۆربەی تەمەنی زۆر دەوری هەیە تەمەنێکی 20 ساڵ لەگەڵ 30 ساڵە زۆری فەرقە زۆربەی هۆکارەکان ئەگەڕێتەوە بۆی کە تەمەنیان هەیە ئەبێوانە زوو چارەسەر بکرێن ئەنجا عیلاج و چارەسەریش ئاسانە بە سروشتی مەسەلەن گوڵەبەی بوون وەکو چابی خوادە و کەسە هەر بڵێ عادەبوونیشی تەواو بێ هەر بۆ سەحی جسمی خۆی گوڵەبەی بوون دایکی گوڵەکانە یعنی ئەوە چارەسەری چاکە ئەمانە بەکار بهێنێ گوڵەبەی بوون و ڕازیانە و گوڵە مریەم و عشبەن مەدینەش هەیە ئەوە زۆر کەس بەکاریە هێنێ لە مەکە و مەدینەوە بۆ یە سکی پێ ئەکا ئەنجا قەلەقیش زۆر دەوری هەیە ئەو کەسەکە نزیکی سووڕی مانگانەیە دڵە ڕاوکەیەکی تووشە بێ ئایا بکەومە سووڕی مانگانە سکم ببێ نەبێ ئەمە هۆکارە یەکسەر هۆرمۆن ئیعازەیە بە مێشک ئیتر یەکسەر ئەو هۆرمۆنە تێک ئەچێ بۆ سکردن ئەمانە دەورێکی زۆری هەیە بۆ ئافرەتان کەم خەوی وتمان خۆراکەکانمان ئێستا ئافرەت بیەوێ حەسکا سک بکات
ئەبێت 2 مانگ پێشەوەی خۆی ئامادەکە بۆ سک خواردنەکانی بگۆڕێت. خواردنەکان بە زۆری میوەهات بخوا، سەوزە بخوا، شلەمەنی بخوا، دوورکەوێتەوە لە خواردنی بیبەری تون، لە بازە خواردنێک دوورکەوێتەوە ئەوما ترشی تونی سوێری ئەمانە دوورکەوێتەوە هەتا 2 مانگ ئەو خواردنانە بخوا سگ ئەکا مەگەر کیسی هەبێ. کیسی ژوتمەوە چارەسەرەکەی ئەو خواردنانەیە ئەو جای مریەمیە و ڕازیانە و گوڵە بەیبوون و ئەمانە وەک 4 ڕۆژانە بەکاری بێنێ بۆ کیس دەرەجە 1 بێت. ڕەشکە ڕەشکە زۆر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ڕەشکە بەس مردن ناگێڕێتەوە، یعنی ئەوە چاکە. ئەو کەسانەی کیسیان هەیە بە بەیانیان کە هەستان لەسەر برسێتی کەوچکە چایە کەمتر بکەنە دەمیانەوەکو بیکرۆژن بیخۆن لە 100 کیستی پێفڕێن چارەسەریانەکە. ئەمانە هەمووی چارەسەرە بۆ ئەو کەسانەی کە هۆکاری نەزۆکیان تایە. بەڵام قەلەقی نەفسیەت زۆر دەوری هەیە بۆ هۆکاری مناڵ نەبوون. بەڵام زۆر بەشمان ئێستاوە های لێ هاتووە ئەم ژینگەیە و نەپیس بوو، ئەمنە خواردنی پیسمان بۆیە، ئەمنە دەرمانەکرێتە ناو خواردنەوە بۆی ژنیش و پیاویش مناڵی نەبێ. ئێستا بووە بە لە 150 پیا و 50 ژن تووشی نەزۆکی بوون. هەمووی هۆکارەکەشی خواردنەکانی ئەم سەردەمەیە. سمری خان پرسیارێکی تر بکەین وەستانی سوڕی مانگانە. ئێستا ئەوەی کە زۆر باوە یعنی وای لێ هاتوو بۆ بەدیاردەیەک لە ناو ژنانە تەمەنی زۆر نییە، یعنی جارانە هەنووت ژن هەتا تەمەنی 50 ساڵی ئەتوانێت ئێستا بۆچی ناگاتە 35 ساڵ 40 ساڵ 45 ساڵ سوڕی مانگانیان ئەوەست؟ هۆکارەکەی خواردنە بە تایبەتی مریشک، پێستی مریشک، باڵی مریشک، چونکم دەرزی هۆرمۆنەکە ئەم دەرزی پرۆتینشتە ئەیرێ لە باڵی مریشک. ئەمە زۆر هۆکارە. ئەنجا خواردنەکانیان ڕێقنەی خۆیان بۆ کوتنەوە و وشکێکەنەوە ئەهێنێمە ئەمە پیسە. ئەنجا حەبی مەنعیانەیەنێ لەبەرەوەی قەڵەو بن ئەوتە هەر ئافرەتیش کە حەبی مەنعەخوا ورگیز لەبێ و قەڵەوە بێ و عادەیی تێگەچێ. ئەوانە هۆکارن. خواردنەکانمان زۆر هۆکارە بە تایبەتی مریشک تۆ حەبی مەنعی بەرێ ئەیتر چۆن نەزۆکی ناکەوێتە ناو ژن و پیا و چۆن عادە ناوەسێ لە ئافرەتە سوڕی مانگانە. خواردنەکانمان زۆر دەوری هەیە. برنجمان بۆ هێنن کەس نازانێ لە چی دروست کراوە، ڕۆنیز دەیتمان ئەڵێن لە نەو دروست کراوە. ئەمانە هەمووی هۆکارن. نازام ئەم ڕۆنە مەیوەمان لەم ڕۆژانە بیستمەڵێن لە چەوری ناو زێراب دروست دەکرێ، یعنی شتی وەها بیستی سەرە سوڕەمێنێ. ئەمانە هەموویە بێ بە هۆکار. هەم خەڵکەکە خەوی نەماوە بەدەزم خواردنە خراپانەوە. ئەگەر بگەڕێنەوە خۆ لە وڵاتی لە شاری خۆمان لە وڵاتی خۆمان هەموو کەس دەتوانێت شت بۆ خۆی دابینکاوە. تا ئێمە ئێستا مریشک و هەموو شتێکمان بۆ خۆمان دابین کردووە. قەیچێکە تۆ خانوویە سەرایەکی گەورە و هەیە با 4 مریشک هەفتەی 4 مریشک بۆ خۆ بەخێوکەی با ئەو پرۆتینە لە جەستەیە دەرچێ و حەبە مەنعە لە جەستەیە دەرچێ ئەنجا بیخۆ. ئەمانە هۆکارە. ناوەڵان نایکاتەوە پێویستی نییە. هەم نووسنی تێکردووە ئەمە بۆ میوان ئێستا هەر ناژمێنێتەوە. قەیچێکە با هۆدەیەکە کەمتر بێ شتێک ڕاگری بۆ خۆت قەل قاز مریشک ئەمانە بخۆیت شتێکی سەحی بخۆیت. مەچۆ ئەم ماسە مەسلەحە بکڕە بیخۆ. هەمووی دەرمانی تایە. ماستە کوردیەکە بکڕە بەشی خۆی هەیە ماستی کوردی. ئەم هەم جوتیارەکانی لای خۆمان وایە قازانجەکەن نانانە نانی بازار و ئەمانە ئەمنیان سۆدە و خومرەتیایە. هەموویە بێتە هۆکاری قەڵەوی و کە قەڵەویش بووی وردە
جەستە و تێگەچێ ئەمە یەک دووهەمیش سوڕی ماگانە تێگەچێ لەگەڵ یاکیز دروستەکەی سەرمەعیدە و گەورابێ ئینسانیش ئافرەتیش بازێکی کە زەعیفە و لە پڕێکا قەڵەوە بێ بەهۆی ئەو جۆرە خواردنانەوە چەوری دروستەکان لە ناو بۆری ڕەحمە و لەسەر ڕەحمە ئەمانەش هۆکارە بۆ تێکچوونی سوڕی ماگانە و بۆ نەزۆکی و ئەمانە زۆر زۆر هۆکارن خواردنەکانمان بە تایبەتی هۆکارن ئەبێ بگەڕێنەوە بۆ خواردنی سروشتی سروشتیەکان بخۆین قەی ناکە گرانە 1000 دینار زیاتری پێ بێت وایە وڵات تۆ ئەم پارەیە بڕۆ فەحسێکە بە 30,000 و 40,000 بۆتەکە قەیچەکە تۆ ڕۆنێکی کوردی بکڕە کەرەیەکی کوردی بکڕە تۆزێکی تێکە با خواردنەکە و سەحی بێ خۆ ئەو پارەی تێ ناچەکایی بە حەقی عایادەیەکە لە مانگیەکە هەم خواردنەکەش سەحیە بێ و هەم جسمێکی ڕێکوپێکیشتە بێ و ئەگەر قەڵەویش بێ قەڵەوەکە سەحی ئەبێ وەکەوە نابێتەوە ئەم خواردنە معلەباتانە ئەخۆی لە ناو قوتووە و ئەنجا ئێستا گەرمایە بەڕاستی هێلکە بە کەڵک نایە هێلکە ئەخۆن زۆر کەس زۆر هیوایەتی هێلکەیە ئەمانەش هەمووی زەرەری هەیە بۆ مرۆڤ قەی ناکە هێلکە بڵێ چەنە قانزاجی هەیە و نەشی زەرەر هەیە ئەبێ کاتی هێلکەکە کاتی هێلکە خواردن بزانی لە کاتی هێلکە خواردنا بزانی جارە سەرەتای دووگیانی هێلکە و پەنیرۆمانەیەکی باش نییە بەکاری بهێنی قەی ناکە دوومانیە پێش دووگیانی ئەتوانی تۆ هێلکە بخۆی بەس هێلکەی کوردی کە لە ماڵەکەی خۆتا مریشکەکە بیکە ئەوە سەحیە هێشتا ئەوەش دەبێت کەم لێ بخۆی بەڵێ وایە بەڵێ سەمرە خان دیاردەیەکی تر بەرزبوونەوەی هۆرمۆنی شیرە بەڵێ وایە بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر زۆر ئافرەت تووشی بووە بەعزە ئافرەتێ زۆر لەسەر دەمەخەوێ ئەمە هەم تەشەنوجەکە بۆ شێرپەنجەی مەمکیش خراپە نابێ لەسەر دەم بە هیچ شێوەیە ئافرەت بخەوێ ئەنجا ئەو هۆرمۆنەش بەرز دەبێتەوە هۆرمۆنی شیر بەهۆی قەلەقیەوە بەهۆی قەلەقیەوە دروست دەبێ ئەنجا کە وەکو دروست دەبێت زۆر ئافرەت زۆر دەستکاری سنگیەکە بۆ ئەوی ئەوژەکە بێتە دەرەوە هەتا بێت زیاکە ئەویش ئەبێت چارەسەری بکە ئەوش چارەسەرەکەی بە چییە ئەگەر بێ بە گیای سروشتی بەردەقوشمان هەیە ناوی بەردەقوشە دوو ناوی هەیە ناوێکی شێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی ناوە مەردەقوش یعنی ئەو نە مەردە ئەو نە چاکە ئەو گیا سروشتیە وەکو نعنا وایە شکڵی ئەویش هاڕاوەی هەیە بەس لە وڵاتی ئێمەیان نییە لە وڵاتە عەرەبیەکانە بە زۆری هەیە لای ئێمە بە وشکی دەست ئەکەوێ ئەوە هەچی هۆرمۆنە چارەسەریەکە ڕێکێکاتەوە بە تایبەتی هۆرمۆنی شیر کە لە ئافرەتانە تووشێ بن و ئەبێ بە سەبەبی مناڵ نەبوونی ئەو بەردەقوشە بێنێ ڕۆژانە 3 ژەم لێی بخوا وەکو چا ژەمێ هەتا 3 ژەم ئەتوانێ لێی بخوات وەکو چا بیکوڵێنێ هەتا 40 شەو 3 مانگ هەتا چاکە بێتەوە بەکاری بێنێ بیخوا لەم حاڵەتەیە شیرەکە ئەوەستێ و هۆرمۆنەکە ئەچێتەوە شوێنی خۆی ئەو بەردەقوشە هەم بۆ شەکرە باشە بۆ زەخت باشە بۆ چەوری خوێن چاکە یعنی لە هەموو ماڵێکا هەبێ بۆ کێشداوەزاندن چاکە بیخۆی هەچی بڵێ شتێکی زیان بەخش لە جەستا هەیە ئەو ئەیکوژێ جا بۆ هۆرمۆنی شیرەکە ئەوە بخۆن بخوای گەورە بە عەکسیشەوە بڵێ ئەوەی دروست کردووە ئافرەتی شیردەر بڵێ شیرەیە بە مناڵ ئەتوانێ هەر ئەو بەردەقوشە بخوات لە هەمان کاتە شیری دایک زیاکە ماشەڵڵا لە ئیشی خوا شیری دایک زیاکە لە کاتێکە کەسکی نییە و مناڵی نابێ ئەو شیرە ئەو هۆرمۆنی شیرە چاکە کاتەوە ئەو شیرە وشکەکە بەڵام کە دایک بێ بەعەکسەوە ئەتوانێ بیخوا شیرەکەی زیاکە بۆ مناڵەکەی ئەو چارەسەری عیلاجی طبیش هەیە چارەسەری بکات بەڵام ئەگەر تۆ بگەڕێتەوە بۆ سروشت زەرەری نەبێ و کیمیایی نەبێ هەم مریەمیە چاکە ئەمانە هەمووی تایبەتە بە ژنان گوڵەبەی بوون ڕازیانە گەڵای مریەمیە بەردەقوش مەردەقوشیشی پێ ئەڵێن ئەمانە هەمووی کۆک ئەکرێتەوە لە ئافرەتە بۆ ئافرەتان زۆر زۆر باشە بۆ هەموو نەخۆشیەکان بەگشتی بڵێ کە ڕەپت بێ بە مناڵ نەبوون و کیست و هۆرمۆنی شیر و ئەم گیا سروشتیانە زۆر زۆر ئیسفادەی لێکە ئەو کەسانە بیخۆن کە کێشەیان هەیە
سمیر خان چەند جارێک ئاماژە بە قەلەقی کرد کە سەرچاوەی زۆرینەی نەخۆشینەکانە. بەتەکید بەڵێ. باشە لە دنیایەکی پڕ چەند جەنجاڵی و کێشە و مشکلە، یعنی چی چارەسەرێک هەیە ئینسان قەلەق نەبێ؟ هیچ گایەک هەیە با بڵێن بتوانێت ئاسوودەیەک بە مێشک بدات، بێتاقەت نەبێت، ئیسراحەت بکا مێشکی؟ بەیبوون. بەیبوون زۆر بۆ مێشک ئیسراحەتەکا پێی. بەیبوون ئەنجا وەکو خۆراکەکان گوێز زۆر باشە، هەر لە شکڵی مێشکیش دروست کراوە. ئەم خواردنانە باشە بۆی. میوەکانیش باشن. گوڵە بەیبوونەوە بەس کوردەواری خۆمان حاجیلە و بەڵێ بەمەتا لە بەردەستیشمانایە. ئەمە گوڵە بەیبوونە. ئەمە وردیکەن وەکو چا ئەتوانن بیکوڵێن، بەس نەشی کوڵێنن باشترە. بیکەنە ئاوی گەرمەوە و وەکو چا بیپاڵێون و بیخۆن دوای نیو سەعات. ئەمە زۆر باشە، هێورکەرەوەیە بۆ مێشک. بۆ مێشک زۆر هێورکەرەوەیە. بەعزە میوەیەکیشمان هەیە باشە بۆ کاتی خەو بیخۆی بەکاری بهێنی، وەکو هین مۆز ئەڵێت کاتێویستە بەخەوی مۆزێ بخۆ، ئەوە بڵێ خەو ئەهێنێ ئەو میوەیە. بەعزە میوەیەکیش بڵێ مۆز قورسە، بەڵام سەعاتێ تۆ پێش خەو یەک مۆز بخۆ زۆر باشە بۆ خەو. بەڵامی تر بەخوا لەم دنیا جەنجاڵ و قەلەقیا خەو لەکوێوە مێنێ؟ کاتێکە زانی یەکێ کوژەیەکێ بەدی لەگیرێ، یەکێ بە ماتۆڕەوە بۆ بە ژێر لۆری و سیارەوە. ئەم مێشکمان هەر مرتاح نییە لەم ژیانەیە، لەم ژینگەیە، لەم وڵاتەیە. وڵاتمان فەوتاوە، بەڕاستی فەوتاوە. هۆکارەکەشی کێیە؟ هۆکارەکەی خۆمانی کورد خۆیەتی هۆکاری، ئەوە نەبێیەکێ هات بێتە سەرمان. هەمووی هۆکارەکەی وڵاتەکەی خۆمانە دروستی کردووە لە سەرمان کە ئاوا قەلەق بین. سەمیرە خان هەندێک گوڵوگیا لە دەوریتەوە هەیە، ئەگەر بێنە سەر باسی ئەمانە چی باشن؟ ئەمە گوڵە بەیبوون وەک باسمان کرد بۆ زۆر شت باشە. گوڵە بەیبوون و تەنها گوڵەکەی یان ئەتوانی بە ڕەگ و بە لقەکانیشیەوە بەکاری بێنی، بەس ئەمەی زۆر ئیسفادەی هەیە ئەم بەشەی ئەم گوڵی. ئەمەی تر بۆ زۆر نەخۆشی دایکی گوڵەکانە، یعنی بۆ ئیلتیهابات، بۆ سگێشە، بۆ هەڵامەت، بۆ سەرئێشە، بۆ هەموو شتێ باشە ئەمە هەن. ئەمەشیان گوڵە. ئەم گوڵە بە زۆری ئێمە هەم بۆنیەکەی مێشکە مرتاحە بێ، بە زۆری ئێمە وەکو بۆ درەی لەکەین ئەیهاڕینەوە لەگەڵ شتی سروشتی ترا تێکەڵ یەکەین بۆ پێست بۆ پەڵە و سپیکردنەوە و شتێکی جوانە لەگەڵ شیر و ئەمانە تێکەڵ یەکەی بۆ دەموچاوە. ئەمەش نعنایە. نعنا خۆتان نەزان زۆر ئیسفادەی هەیە، وەکو ئەبێ حەقە بکرێ بە خۆراکێکی سەرەکی لە هەموو ژەمەکانە حازر بێ، وەکو زەیتونیش حەقە لە ژەمی بەیانیانە حازر بێ. ئەمەش بۆ هەموو شتێک باشە، هەم بۆ خوێن پاکردنەوە، هەم بۆ پەتا، بۆ زۆر شت باشە. ئەمە باسی ئەمەمان کرد. ئەم گوڵە پەنجە خانم. بەڵێ ئەمەش بۆنی زۆر خۆشە. بەڕاستی هەموو گوڵەکان بۆنەکانیان ئەو نەخۆشە، یەکسەر مێشک ئارامیە بە مێشک. ئەمیش هەر عینە شت تێکەڵ ئەکرێ لەگەڵ ئەوەیە. ئەمیش زۆر نەخۆشی باشە قازیاخە و بۆ زۆربەی نەخۆشی چاکە، بۆ شەکرە و بۆ دڵ و بۆ خوێن پاکردنەوە و فشاری خوێن و ئەم شتانە زۆر باشە. ئەم گەڵا گوێزە ئەمەشیان. ئەم گەڵا گوێزەش بۆ وشک بکرێ، بۆ سەر برین و شت چاکە لێی بندێ. گەڵاتوش هەر عینە شت بۆ سەر دوومەڵ. گەڵاتوو ئەگەر بە تازەی دەستێکەوەیەکێ دوومەڵی هەبێت، تازە سەرەتای دوومەڵەکەیەتی عەزێتیە، شەوانە هەتا بەیانی لێی بات، بە 2-3 شەو لێی بات، دەمی ئەو برینە کاتەوەی درگاکەیە کاتەوەی تەقێنێ، نەجاتیە بێلەوە. هەموو شتەکانمان، هەموو جیا و گوڵەکانمان هەر هەمووی بەشی خۆی سوودی هەیە بۆ مرۆڤ، بەڵام ئێمە قەدری نازانین بەڕاستی. هەر پەنابێن بۆ شروبەکە و حەبەکە و کە هەمووی لە کیمیایی دروستەکرێ. خۆشیان زۆر باشە زان پزیشکەکان کە چەنە قازاچی ئێو نەزەرەری هەیە. جارێکە
بەعزە دەرمانی ئێستا هەمووی بەعام نابێت لە 20 شەو زیاتر بازێکی هەفتەیەکە بەڵام ئەمە چەندێک هەڵیگرە بۆ ساڵێک هەڵیەگری بەس لە شوێنی پارێزراوە لەبەر هەتاو ئەوانە خراپە ئەمە هەچ کاتێ بتەوێت ئەتوانی خۆت مەسەلەن ئەمە ئەوە بەدەست ورد یەکەی تویکێتە پەرداخێکەوە ئەی خۆیتەوە ئەوە نییە بڵێ ئەمە ئیتر بەسەرە چێو منە بێ فڕێیم و ئیتر بکڕم زۆر ئەمانە باشترن هەتا دەرمانی کیمیایی بڵە باخەوە بزان بۆ شتبوونەوەی ڕیخۆڵاش زۆر بەسوود بەڵێ هەمووی ئیسفادەی هەیە ئەتوانی وەکو تێکەڵی چایکەی لەگەڵ چایە بێ خۆی هەم بۆنێکی خۆشی هەیە هەم مێشک پێی ئارامە بێ هەم بۆ ڕیخۆڵ و مەعیدە باشە هەمویان بەشی خۆی سیفاتی چاکیان تایە ئەم گیای سروشتیانە هەموو گیا چەند ئەتوانێت ئەگەر یعنی بێت و ئینسان تەنها گرنگی خۆی بە گیا بدات بە ڕۆکی نەباتی بدات چەند ئەتوانێت پێویستی لەش تەواو بکات مەڵایی لەوانەیە لە 180 پێویستی لەش تەواو بکە ئەو نە ئیسفادە هەیە زەرەری نییە مەگەر دەرمانێک گیایە کۆن بوو بێت ئەویش دوای چەند ساڵێک کۆنە بێت دەست بەجێ کۆن نابێ وەکو شروبەکەنی ئەکسپایر بێ یەکسەر ئەویش خۆی یەکسەر ڕەنگەکەی هاوارەکە ئێستا هامانە سەوز و جوانە ڕەنگەکەی لەگەڵ چۆن قوماشێک کاڵە بێتەوە ڕەنگی گیای کۆنی ژوایە دەرمانی کۆن ئەیتر منەڵم لە 180 چارەسەری کێشەکانەکە دەرمانی گیایی ئەو نەچاکە بەڵام ئێمە زۆربەی لە تەمەڵی شایە ئەوە نەبێت لە ڕەزیلیان نابێت چونکە ئەوەی ئێن بە دەرمانە کیمیایەکان و نازانم بەعزە شتێک ئەمە لە تەمەڵیان نایکەن هەم نرخیشی ئەوە گران نییە لە بازاڕەکانە ئەگەر نرخیشی لە بازاڕە گران بێ ئەتۆچی بۆ سەفرێ بۆ سەیرانێ ئەو دەشتە هەمووی ئالەم جۆرانێ ئەتوانی بەشی خۆت پێویست کۆی کێتەوە لەوێ بهێنیتەوە لە ماڵەوە لەبەر سێبەرێکە ئێسامانە لەبەر سێبەرا وشکە کرێتەوە نابێت لەبەر هەتاوە بن لەبەرەوەی زەرەرەیات لەبەر هەتاوە بەکتریا دروستەکە لە ناوماڵە تۆ ئاوە لەسەر شت هەڵیخە بۆ خۆی هەر بە سەوزی و جوانی ئەمێنێتەوە ئەو ڕەنگەشی ناڕوات لەبەرەوە نازانم بەس لە تەمەڵیان کۆی ناکەنەوە هەر کەسەوە ئەتوانێت تۆزە کتاب بکە بۆ خۆی وایە ئێستا وایە لە ماڵەکەی خۆشتا ئەبێت ئەنجا تۆ بە هاتیتە سەرە مۆزوع لە ماڵەکەی خۆتا ئەتوانی ئەو سەوزانەی کە لە بازاڕێ کڕی بە زێراب ئاوەی رێ زۆربیان لەسەر زێرابن ئەتوانی خۆت لە ماڵەوە هەر دەبەی ئاو فڕێمەیە هەڵی بهێنەرەوە تۆزێ گڵی تێکە سەوزەکانی لەوا بڕوێنە هەر ژەمەکان چۆ تۆزێکی لێکەرەوە بیخۆ بەکاری بهێنە هەر بە فرێشی جا بەس خەڵکی ئێستا تەمەڵە ئەو نەی گرنگیە بە بەشتی تر بەشتی لاوەکی گرنگی نایە بە بەوەی کە ئیسفادەی هەیە بۆ جەستەی خۆی ئەوەی بە دیار زنجیرەیەکەوە دانیشن شتاوە یانی ڕۆشتا ئێوارە ناتوانین گرنگی بدەین بە شتێک یان سۆپەرمارکێتەکان ئەوەندەی خواردنی وەکو باسمان کە خراپی تایە وە سەرنج ڕاکێش وایە بەس دیکۆرن زۆربەی شتەکان دیکۆرن بە نەفێبەوەی بڵە زەمی مارکێتەکانمانەکەن حەقا ئەوان شوێنیان هەیە گەورەی مارکێتەکان هەر وەکو دیوارێک دروستی کەن چین خۆیان جێژە و نەناگرێت لە بری ئەو ڕەفەیە کە دایەنێن شتی لەسەرە میوە هاتەکان ئەتوانن خۆیان بە ڕەفە دروستی کەن یان ئینجانەی بچووک هەیە شتەکانی بە فرێشی تیا بفرۆشن بەڵام ئەوانش زۆر مەجبور نین بە تازەی بەڵێ ئەوانش زۆر مەجبور نین ئەو ئیشەکەن خەڵک لە ماڵەکەی خۆیان بیکە بێنن بۆ خەڵک بفرۆشن خەڵکیش مەجبور نییە و بەتەئەکید ئیتر بە خەڵکەکە خۆی تەمەڵە من ئەگەر من نەچم ئەو شتە نەکڕم کابراژ ناچێ بیهێنێ یان زۆر جار کە تۆ شتێکە کڕی ئەکسپایرە بچۆ پێی بڵێ بیێرەوە پێی بڵێ ئەم شتام جارە هێناوتە جارێکی تر نەیهێنی شکاتێ لەکەین پێیانەڵین کە بێن سەیری شتەکانێکن فەحسیکەن بزانن تۆ تا چەنە شتی باش و خراپە هێنی بەڵام خەڵکەکەی ئێمە گوێ بەوە نایە هەم پارەکە ئەکسپایرەکە هێنێ نایباتەوە بیاتەوە بە کابرا و بڵە جارێکی تر ئەمە لێ قوبوڵ ناکەم من خۆم بۆ دوکانێ چووم لە لای خۆمانەوە سێزاشتی ئەکسپایرم هێنا بۆم بردەوە وتم ئەمە من لەبەرەوەی دراوستیت
هیچ ناڵم پێم عیبە دراوسێمی ئەگینایەکێکی تر بواە وەلەو حەقیشە شکاتی لێ بکەی بەڵام لە بەرچاو تا پێت عیبە چاکەی هەیە بۆت ناتوانانی شکاتی لێکەی بەڵام حەقە لە مارکێتەکان لێپرسینەوە زوو بکرێ هەفتانە بچن سەردانیان کەن سەردان بکرێن لوژنەکان بزانن شتی ئەکسپاریان لایەن نییە یعنی ئەم خەڵکە بە تەواوەتی داماو بۆ بەدەستیانەوە بەدەست ئەمانەی کە خواردنی کۆنە ئەهێنن نەک بڵێ مارکێتەکان لەوانەی کە لە وڵاتی ترەوە شتمان بۆ ئەهێنن بەڵێ لە پێشان لەوانەوە دەست پێ بکە لێپرسینەوە ئەوانە هەمووی هۆکارن تجارەکان شەندێکیانڵێن لەگەڵ بەرپرسەکانە شەریکن دەی وایەگەر وڵاتیشتر سەر ئێستا مناڵەکەی خۆم ئەگەر من شتێک نەکەم مناڵەکەم ناتوانێ بیکە یعنی من لەو گەورەترم ئێمەش گەورەکانمان ئەیکەن ئیتر ئێمە چی بکەین مەجبورین ئێمە بە ڕێچکەی ئەوانە بڕۆینەوە پرسیارێک بکەین کە زۆر گرنگە و دیارە سەرچاوەیەکی هەرە ناخۆشینەکانی ژنانە سەرچاوی باوڵم قەلەقەیە سەرچاوی بێتاقەتی و ئومێدیە لایەک لە هەموو وڵاتانیش یعنی ئەم نەخۆشینە خەڵک گیری خواردە بەدەستەوە ئەوی شێرپەنجەی مەمکە بەڵێ زۆر کەسەیە ئێمە خۆمان ئیشمانەوانەیە نەخۆش زۆریە لەو بارەیەوە کە مەمکیان تووشی نەخۆشی بۆ چوون عیلاج بکەن و توانە بێ ببڕێتەوە و چارەسەری بکرێ هاتوون بۆ لای ئێمە خۆی ئەو کەسانەی کە مەمکیان تووشی و نەخۆشیە ئەبێ خۆیان چەند فەحسکەن پێشتر مەمکە ئێشێگرێ لە بنباڵ دروستە بێ لە ناو مەمکەکان خۆی بێ 6 مانگجارێکە شتێکی وا سۆنەر بکرێ بزانێ ئەو کەسە نەخۆش نییە ئەبێ چارەسەر وەرگرێ ئەویش کیمیایەکە خۆتان نەزان زۆر نەجاحەتی نییە ئیلا ئەبێ بیبڕنەوە بڕینەوەکەشی زۆر هەر نەجاحەتی نییە ئێمە فەیسبووکمان هەیە مقابلەمان لەگەڵ ئافرەتا کردووە کە لەخوا بەزیابێ سپاس بۆخوا هاتوۆتە لای ئێمە عیلاجمان بۆ کردووە و چارەسەر بووە ئەو کەسانەشی کە خۆیان ئەو حاڵەتیان هەیە ئێمە نادۆزنەوەیان ناتوانن بێن بە هۆکارێکەوە ئەتوانن خۆیان دەرمانەکان دروست بکەن لە ماڵەوە بێن لە مەمکیان ئەویش دەرمانەکان ڕکێشەیە ڕکێشە و گەڵای شاتوو لەگەڵ سۆسی ئاردا لەگەڵ بەهەیە بەی پێڵێ ئەمانە جوان بڵێ ئەو گەڵای توشتە بەهاڕن وشکیکەن و بیهاڕن وەکو بۆ درێک وەک ئاردێک لەگەڵ سۆزەکەی و بەهێکە بکەن وەکو بە مەکینەی قیمە ئەویش وەکو هەویرێکی لێکەن هەمووی تێکەڵکەن ئەمانە بەهەیە بەیشی پێڵەن دوو ناوی هەیە تێکەڵیکەن لەگەڵ گەڵای شاتوو ئەنجا هەمووی لەگەڵ ڕکێشەکەیە بیکەنە ناو گەڵای کەلەرم بیکەنە گەڵای کەلەرم وەکو چۆن یاپراخە پێچیتەوە گەڵاکە داخەی ئەم هەویرەی تێ ئەەکەی ئەندێ لە مەمک ئەندێ لە مەمک شەو هەتا بەیانی پێوەی بێ هەچی پیسی و ئیلتیهابە ڕای کێشێتە دەرەوە چەند جارێک ئەوە دووبارە بکاتەوە پشتیوان بەخوا چاکە بێ شتەکانیش ئاسانە لە بازار ڕاهەیە ئەتوانێت خۆی چارەسەر بۆ خۆی بکە هەچ کەسێکی ژەیە دڵنیا بێتەوە بیبینێ سەیری فەیسبوک دەرمانی سروشتی پاداشکە مقابلەی ئافرەتی تیا کە ئەو نەخۆشیەی هەبوو و سوپاس بۆخوا چارەسەری کراوە کە پێیان توە بێ مەمکە ببڕێتەوە لەخوا بەزیابێستە هیچ کێشەیەکی نەماوە ئەوانە بەکار بێنێ مەرجە هەموو گرەیەک شێرپەنجە بێ نەخێر مەرج نییە هەمووی لانێ هۆرمۆنی تێکچوو بێ زۆر جار هۆرمۆنی شیریش کە تێدەچێ
مەمەگرێ بێ ئاجاری واشەیەک تۆ لەسەر دەمەخەوی سنگ مەمکرد تەشەنوجەکە دەمارەکان ڕقەبێ هەمووی گرێگرێ ئەوەستێ ئەوەش دەتوانێت خۆی مەساجی کا بە زەیتی زەیتون بێ ئەوە بەڵام باشترین شت ئەوەیە کە بچێت سۆنەرکە فەحس بکا بزانێ نەخۆشی خراپێتی یان شکور نەخۆشیەکی نییە ئەگەر نەخۆشیەکە خراپ بوو پێویست ناکە خۆی باتە بەر کیمیای و مەمک بڕاننەوە ئیشەڵا ئەو دەرمانە کە پێم وتی زۆر زۆر باشە ئیسفادەی لێ ئەکا ئەو کەسانە سەمیرەخان وتمان ئەگەر هاتوو ئەمە وتیان گرێ شێرپەنجەی ئەم گرێ لە مەمکا دروست بووە بەڵام ئەگەر هاتوو گرێکی ئاسایی بوو گرێ ئاسایی چارەسەری ئاسانە هەر خۆی مەساجیکە ئەگەر دەستی بە دەرمانی ئێمە ناگات هەر خۆی بە زەیتی ڕەشکە یان زەیتی زەیتون زەیتی کونجی بەمانە مەساجیکە یەکێ بۆی مەساجکە بە جوانی و بە نایلۆنێ پەنگوین تێ بیکات بە مەمکیەوە یان ئەتوانێت هەر لەگەڵ گەڵاکەلەرمێ گەڵاکەلەرم زۆر زۆر باشە ئەتوانێت ئەوەی لێ بنێت ئەوەی لێبنیان گەڵاتوویەکی لێ بنێت باشەو هەتا بەیانی پێوەی بێ ئەمانە چارەسەریان ئاسانە ئەوە بەستە شەنوجە و کەوتنە سەردەمە یان سەری تەڕە پێوەی ئەخەوێ ئەکەوێتە سەرسنگ لەسەر دەم ئەخەوێ ئەمانەم گریانە هەمووی دەمارە تەشەنوجەکە ئاسانە ئەوە چارەسەرکردنیان ئاسانە وایە فەرقی نییە تەشەنوجی مەمک زۆرە هەیە ئەترسێ یان شێرپەنجەی مەمکی بێ یان دڵی نەخۆش بێ نە زۆربەی تەشەنوجەکانە ئەمە وتمان بڵێن عیلاجی ئەوە باس کرد کە ئەگەر هاتوو شێرپەنجەی بێ و بڕیاریاندا ببڕێتەوە ئەوان بەم عیلاجە کە تۆ باس کرد ئەم دروستکراوی ئەم دەرمانانە ئەتوانێت گرێکە چارەسەر بکە ئایا تەنها بۆ چارەسەرە بیان ئێوە هیچ دەرمانێکتان هەیە بیدەنێ بۆ ئێمە دەرمانمان هەیە ئەوەی کە باسم کردووە کەسێکە لە وڵاتێکی دوورە یان شوێنەکەی دوورە یان بۆی ناگونجێ بێ بۆ لای ئێمە ئەوە چارەسەری ئەکا بەڵام ئێمە خۆشمان دەرمانمان هەیە ئێنێ بیخوات تقریبان لە 22 نوع گیاوگوڵ دروست کراوە ئێمە هەڵمەکەی ئەگرین عەترەکەی ئەگرین ئەبێ ئەوە بخواتەوە ئەوەش زۆر چارەسەرێکی باشە ئێمە وەکو چەقچەقەیە و پۆنگەیە و نەعنایە و چەنەها گوڵی گیایی ترە ئاوا لەم شکڵانە ئێمە بە جیهاز بە دەستگایەک ڕۆحی ئەو دەرمانە ئەگرین هەڵمەکەی ئەگرین وەکو شروبێک ئەو چارەسەرانەمان لەلایە خۆمان ئەمەیان بۆیە باسم کرد ئێمە کە زۆربەی نەخۆشیژە ئێمە و شتانەی پێی ئەڵێن خۆی لە ماڵەوە پێیایکە خۆی دروستیکە ئێمە پێی نافرۆشین ئەڵێن بڕۆ خۆ بیکڕە و یان گەڵای تو هەر لە کۆڵانەکانە هەیە ئەنجا بەهەیە ئەوە لە بازاڕە میوەیەکە هەیە یعنی شتەکان زۆر زۆر ئاسان ئاردە باوەڕ ناکەم کەس نەیبێ لە ماڵە سۆسی ئارد شتەکان ئاسانن بۆیە ئێمە پێڵێن بڕۆ خۆت بیکە ئێستا ئەمی تریان دەرمانی خواردنەکە و حەبەکە کە خۆمان دروستیەکەین بەو دروست ناکرێت ئەو چارەسەرانەش لای ئێمە هەیە کە بیانەینێ و یعنی خێراتر سەریعتر چاک بنەوە ئەو کەسانە لەبری بە هەفتەیە خەریکی ئەمە بن یان مانگی خەریکی ئەمە بن لەگەڵیشی ئەوە بخۆن زووتر چارەسەری بکرێت چونکم هیچی وەکو شێرپەنجە نییە وەکو چۆن نەوتێک ڕژی بڵاوە بێتەوە ئەگەر زوو چارەسەری نەکەی بڵاو ئەبێتەوە ئەیاتە ناوسگە ئەیاتە ڕیخۆڵەکان ئەیاتە سەرسنگ ئەبێ زوو چارەسەری کرێ سەمیرەخان خەریکە بەرەو کۆتایی ئەچێ بەرنامەکەەوە بەڵێ ئامۆژگاریت بۆ ژنان چییە چیان پێ ئەڵێ با بڵێن سەرچاوی چەند نەخۆشینێکمان باس کرد زۆرینیان گەڕاندەوە بۆ خواردن تۆ وایە چۆن خۆیان بپارێزن خۆیان بپارێزن لە خواردنی معەلەبات لە جبس و ئەم جبسی ناو زەرفەکان بڵێ ئەمەی مناڵی خوا زۆر ژنیش حەزی لێتی جبسی پەتاتە و ئەمانە هەمووی دەرمانی پێوەیە ئەنجا خواردنەکانی تر خواردنیەمە هیچی بە کەڵک نایە بەڕاستی ئەوەی سروشتی بێت لە لادیەکانە دەستەکەوێت بە زۆری بەڵام ئەوەی کڕیار بێ ئەتوانێ لەبری ئەم ڕۆنە پیسانە کەرەی کوردی بکڕێ ڕۆنی کوردی بکڕێ سەرچاوی نەخۆشی ژنان بە زۆری خواردنەکانمان زۆر زۆر دەوری هەیە شنەوەی سەوزە
هەیە بە جوانی نایشواتەوە ئەوە دەوری هەیە هەمووی پیسە خواردنی میوەکانمان میوە گەنی و بێ تۆ فڕێی بە مەیخۆ بڵێ وەڵا گوناحە پێم ئەغزە نەیخۆم پارەم پێیاوە پارەی بەشتی هیچ جلوبەرگی خراپ قەیچێکە با میوەیەکی ڕێک و پێک بخۆی با خواردنێکی ڕێک و پێک بخۆی بەڕاستی ئێمە نە برنجمان برنجە نە ڕۆنمان ڕۆنە هێشتێکمان سروشتی نییە بەڵام خۆشمان نەتوانین سروشتێ بۆ خۆمان پێیاکەین خۆمان پێیاکەین ئێستا باوەڕ ناکەم هەمووی زۆربەی زۆری لە سا هەفتای خەڵک دوو خانووی هەیە یەکێ لە دەرەوەی شارێکێکی لە ناو شارە با ئەوەی دەرەوەی شارە شتی تیا بەخێوکەی مریشک و کەروێشک و قەل و قاز و ئەمانەی تیا بەخێوکەی خۆت هەفتانە بچی سەریان لێبیت و سەریان بڕیلیان بێنیتەوە بێخۆی پەنا نەبەی بۆ بەر شتە کیمیایەکان خواردنە کیمیایەکان برنجی کوردیە با هەفتەی یەک برنج بخۆی نەگەموو ئێوارێ برنجی خراپ بخۆی ئەمانە سەرچاوەن سەرچاوەی نەخۆشی ژنان ئەو شتە خراپانەیە کە ئەیخۆن بەڕاستی پەتاتە جبسەکان معەلەبات ئەمانە هەمووی دەوری هەیە ئەگەر شتێک نەماوێ ئیتر ئێمە کۆتایی بە بەرنامەکەین وەڵاهی یەخوا بەخێرمیان سەر چاو عەزێتان کێشا ئێوە زۆر ماندووە بن شارە و شار ئەگەڕێن گوندەکان ئەگەڕێن یعنی تۆ خۆت مناڵی وردێ هەیە بۆ مناڵەوە ئەگەڕێ من دەستخۆشیتان لێەکەم سپاسی کەناڵەکەتانەکەم کە بە دوای کەسانی وەک ئێمەیە ئەگەڕێنەوە بۆ سروشت من دەستخۆشیتان لێەکەم و زۆر سپاستانەکەم کۆتا قسەشم بۆ ئافرەتان کە خۆیان بپارێزن لە خواردنی خراپ لە قەلەقی لە کەم خەوی کۆتا قسەی من بۆ ئێوە و هاوڵاتیان ئەوەیە دەستخۆشیتان لێەکەم زۆر سپاس بۆتم خۆشەویستان بەم شێوەیە دێنە کۆتایی گزنگی ئەم جارە هیوادارین توانی بێتمان سوودێکمان بە ئێوە گەیاند بێت هیوادارین ئامۆژگارەکانی سەمیرە خان بۆ لە هەمان کاتە زانیاریەکانی ئەو سوودی بۆ هەموو لایەک هەبوو بێت وە ژنان بتوانن بەم ڕێنمایانە هەندێک گرنگی بە ژیانی خۆیان بدەن و بە تەندروستی خۆیان بدەن بە تایبەتی بەم شێوەیە هاتینە کۆتایی گزنگی ئەم جارە تا گزنگێکی تر شاد و سەرکەوتن